مێژووی دروستبوونی ئەوەشە دەگەڕێتەوە بۆ سەردەمی حکومڕانی میر محەممەد پاشای گەورەی ڕواندز کە لە ساڵی 1915 بێگومان حکومڕانی میر محەممەد وای کردکەوە هۆکارێکەشی بەرفراونبوونی دەسەڵاتەکەی بووکەوە زیاتر برین سربەخۆی ڕابگەینی واتە دروستبوونی دەوڵەتی ڕابگەینیت ئەمەش پێویستی بە چ بوو پێویستی بە هەموو سێکتەرەکان هەبوو یەک لەوانە لایەنی گرنگی بەلایەنی ئابووری یەکێک لەو بەشانی کە ئێمە بەبەسمانە کە میر محەممەد گرنگی بە لایەنی ئابووریدا دروستکردنی ئاش بوو بۆ نمونە ئەو ئاشی کە ئێمە ئێستا لە بەردەمی ڕاستین ئاشی میریە عمرم 6 ساڵی بوو لەگەر مامی خۆ پیرەنە نەچخۆ هاتمە ئێرانە ئەمنان دەگەرە خۆهینام هەنجنێ عیب نەبی بە هێشتر و کەروشتی وا بوو ڕۆستیارە نەبوو هینان لێرانە تەمان ئاشی لێ کرد لێرە کە لێ کرد ئەمەش تەماشەم کرد زۆری لێبوون باراشەکان گوت باشە و کەنجی خەلاسە بینەمە گوتیان ئەچینەوە هەتا دوو ڕۆژی دیکە سڵەتان ناگاتی بەسڕە بوو تەوان تا هەتەنەکەچی ئێجا دوو کۆل لە داری دروستکرا بوو وەچی بادی بوو لیانە جێراوە و دانەنا هەم لۆ ئەوە ئیشی لێ ئەکرد هەم لۆ میریش تەبعاً بۆچی برێن ئێستاکەوەتە مۆسەفی لە ئەسلەن میری مەشهور بوو ئەوە تەبەن پاشا دروستی کرد بوو وەچی ڕواندز زۆر تەوەسوعی کرد چونکو جارە ئەیان بردە دۆرا کوێ ئەیان بردە کانیە قوڕی لەوانە ئاشە بوون لێرە نەبوو تێگەیشتی هەبوو وەی ڕناگەی ئەوستار پاشا گوتی لێرانە دەبی ئەمە بکەینە 300 ئاش بەرێ ئەو جنێکەش کە هاتن دەگەر وەستاش ئەگە برین وەکو ئێستا ئەوانەی مهندسینە برین مەعماریەوە ئەوەیە هەندە مهم بوو بەرێ تەبعاً هەم لە شتی ئاسنگرت بوو هەم وەستای دیکەش بوو زۆر زیرەک بوو ئەگە سرنج دەین تەماشاکەین پێکاتەکەی لە قسر و جێچ و بەر دروست بووە ئەو کاتی کە میر محەممەد لە سەدەمی کە گرنگی بەلایەنی پردیدا قەڵایدا کە ئەو پاچە شوێنەوارێکە ئاشا ئەویش بەشێک بوو لەو کارەکانی کە لەلایەن وەستای لێزانی ئەو کاتی کە بە ئەندازیاری مێرنشینی سۆران دادەندرا وەستا برایمی ماویلی بوو ئەو ئاشش کاتی خۆی کە هەمووی لە ئاو برێن بە شێوەی کار و ئاوی بوو واتە بە وزەی کار و ئاوی کاریە کرد بەڵێ ئەو کاتی کارەبا نەبوو هێزی بزوێنەر نەبوو تەنەکتۆر ئەوانە نەبوون چی کرد زیاتر ئەواشانە کە ئاشی ئاوەکان زیاتر لە ڕۆخ ڕووبار و جۆگە و هەروەها ئەو سەرچاو ئاو نەبوو کە ئاوەکانی هەمیشەیی بوون بەردەوامی بوون ئەگەر ئەوە بەحنای بتانەوێ نۆژەنکەن و چاپکەن و تیشکەنەوە ئینە دیکە با ئیش بکەن پاشا بڕیاریدا گوتی تەواوە لەبەرەوەی خەڵکەکی زۆر لە ڕوانزی بوو 500 مار زمانی پاشای لە ڕوانزی بووە ئەو ئاشک لەو بەری بووە بەس ئەو بەس دستانە بوارە ئیشە کرد ئەوە بەری هاوی ناو پایزە ئیش ناکرد دەوەچی ئاو زۆر بۆ لە کەندەکان ئیشە کرد ئەو بەری ئاشەکە لە بەرماری هاوڕێ عەمیدیە ئێجا کە ئەو کاتی ئێرانیان زۆر ئیتیمامیان پێدا ئەگەنا خەڵک دەبا چوو بە کانی قوڕێ لە کانی قوڕی هەبوو ئاوێ مێگری لە دۆرا کۆیش لە ئاکۆیە دووسێ ئاشە بووینە گەری ئاکۆی هەبوو چەکی لۆپەقیانی لە گەری گەرەوە هەبوو بەری هەبوون لە جونجیا هەبوون لە جونجا جێی کاکازاد ئێستا لێدا ئەنیشیتن ئاوەکە دەنا مارەوی واڕوە خوارێ ئاش بوو ئەگە سرنج بڵێین ئاشەکە ئەو ئاشەکە لێرەیە ڕاستەخۆ سوودی کە تقریبان دەمەترێک لە ئاوەکەی دوورە ڕاستەخۆ سوودی لێ نەبینیە بۆ سوودی لێ نەبینێت تەماشاکەین ئاستی ئاوەکە لەگەڵ ئاستی ئاشەکە ناچۆنیە کە جیاوازەوەتە تەماشاکەین ئاستی ئاوەکە نزمترە برێن ئاستی ئاشەکە بەرزترە بە مەودای کیلۆمەترێک ئەگەر ئێمە سرنج بدەین تەماشاکەین کیلۆمەترێک لە ڕێک ئەکەویتە خوار پەیمانگەی تەکنیکی ڕواندز لەوێن دەر ئاستی ئاوەکە یەکسانەبی لەگەڵ ئاستی ئاشەکە من بە دوواداچوونم کرد یاخود برێن توێژنەوەی مەیدانم کرد 2 ساڵ پێش ئێستا ئەو وێنە ئەوە لێدانی جۆگەکەیە هاتیە کە وەستا برایمی ماویلی هاتیە کە وەکو توێژنەوە کەستا چی کردیا لەوەی ئاستی ئاوەکە لەگەڵ ئاشەکە یەکسان بی هەستا چی کردیا لێرە لە وەکو باسم کرد لە خوار محەدی پەیمانگەی تەکنیکی ڕواندز
هەستا بەهۆی کەرسە سەرەتاییەکان بەکاری هینایە کە بەهێز و بازووی کورد ئەو کاتی کرێکارەکان هەستان بەهۆی جۆگیان هەڵی خستیە دروستیان کردووە ئەوەندە ئیرادیان بەهێز بووە لۆ ئەوەی پرۆژەکەیان بیرۆکەکەیان سەرکەوتوو بی بێگومان بیرۆکەکەشان سەرکەوتوو بوو هەسان بە لێدانی جۆگە ئاوەکەیان هینایان هینای ئەتا گەیاندیانە ئەو ئاشەی ئەگەر ئاستەماشەی ئاشەکەی بکەین ڕێک مەودای ئاوەکە دەگەر ئاشەکەی یەکسان بوو چەند کەسی پێویست بووە دا کەس تا 15 کەسی پێویست بە بۆ دروستکردنی ئەو ئاشە ئەو ئاشەکە ئێستا ئەو پارچە شوێنەواری مایە تەنها قۆرتەلەی مایە قۆرتەلەکە ئەو قۆرتەلەیە کاری چ بووە بێگومان هەموو ئاشێک قۆرتەلەکی هەبووە کاتی خۆی وەکو برین دوو بۆچون هەیە لەسەر کاری قۆرتەلەکان دەڵێ بۆچونێکیان ئەو قۆرتەلەی دەڵێ کاری ئەوە بۆ کاتێک ئاوەکە دەهات بەخۆر کاتێک ئاوەکە دەهات ئەو کاتیش کەرستەکانی زۆر بە زۆری کەرستەکانی ئەو ئاشەی لەدار بووە کاتێک ئاوەکە بەخۆر دەهاتە ناوە قۆتەڵەی ناوە قۆتەڵی کاری چ بووە وەکو مەسفیان لۆدانە فلتەریان لەودانا بووە ئەو فلتەرە کاری چ بووە لی ناگەڕا هەچی برێن ئەو پاشماو یاخود برێن ئەو پاشەڕۆی کە دەگەر برێن بۆ نمونە تەپە دۆرە دارە کوردەدار و ئەوانەیە کە دەدەگە ئاوەکەی داهات ڕێک دەکەتە ناو ئەو فلتەرەی لێ ناگەڕا بکەیتە ناو ئەو تۆرباینەی ئەو بزوێنەرێ چکە لە کاری دەخست إلا خەرچی برین جوندیا خەلکان کەورین برین ئەو جیانە گوانێ تا لای برین ماویل یا و پیرسوە ئەوانە داگەرنا جینە دیکەنا برین بەرسلی ئەو جیانە هاتن لۆ ئێرانە بەس دوورا کۆی لە خۆیان زیاتر هەبوو بۆچوونی دومیان دەڵێ ئەو ئیشە قۆتەری چ بووە هەمبار ینی وەکو کۆگایەک وا بوو وەکو خەزینەیەکی ئاوا بووە هەموو ئاشێک خانێکی دەبا لە تەنیشت هەبە هەم ماڵی ئاشاوانەکەی هەمیش لۆ ئەو شوێنێک کە باراشەکە و ئەو کەسێکەوە باراشەکەی دەهینا لە گەرمای هاوین و سەرمای زستان و باو بۆران دەی پاراست شێوێ ئاشەکەی دیوار دەمان دیوار لێرە بوو بە قسوجێچێ کە ئاوهەری شەستا تەسیری تێناکردن دەجا دیوار بەرێ بە قسوجێز بوو قسوجێز خەرانابی بوو لە چیمەتۆی باشترە دیوارەکە تا ئێراهی ئەچوو قاعکی گەورە بوو لێرانە ئێرە تەمان ئێرەش ئاش بۆ تا چۆێرای دوو قۆتەریتی بوون ئەوەش دوونە ئێرانە تەمان قاعکی گەورە بوو لێرانە ئیشێ کرد و ئەوەی زیادە بوو دایانە تەمان بێکڕۆژی خلاص نابوو شەو ڕۆژ ئیشەکرد ها شەو ڕۆژ ڕاوە ناستە بەرێ شەو ڕۆژ ئیشی ئەکرد پاچە پێکردنێرەکان واتە یەک لەوانە بەرداش بووە کە برێن ئاش گەرمەکەی هاڕیا دەرێ دوو بەرداش بووینە ئەو دوو بەرداشانە بەپێی ئەمن ئەو بە دوواداچوونەی لۆم کردیا دەڵێ هەر بەرداشی تەنێک بووە هەنی برێن وەزنەکەی قورسایەکەی سارێش دوو جار هایب نەبی گاکول و جۆتی نازان بیتیتی تا ناوەکی جۆتێکە دەیان هینان دانە بەستن هێستریشیان و ناو ئەو جۆگەیان دێخستنە تا چوونە سەر و چاوەوی پەسترێ لەبەر قژار و زیندەوەر وەکو بۆ خۆ قژار و کونیانە کرد ئاو کەمە بۆ جاویان لێ ئەکرد چاکە بوو سارێ دوو جاسێ جانوەلی ئەکرد لێرە من نەخشە سازێکم دروست کردیە لەسەر ئەو خەزە یاخود برێن کۆگایە بۆ نمونە ئەویان ئەگەر کاتێک ئاو بەخۆر دەهاتە ناو ئەو خەزانەی ئەوە کاتی خۆی بۆ ڕی و لولە ئەوانە نەبووە وەکو ئێستا داریان بەکاردەهینە بەڵێ وەکو کۆلیان پێدەگۆ کە دەیان کۆڵی وەکو شێوەی کۆل بەڵێ داهات ئاوەکە بەخۆر زۆر بە خێرایی دەهات لە خەزانەکەی یاخود برێن لەو قۆرتەلەی کە ئێستا ئەو ناوی لێنرا و سەردەمی ئەو کاتی کاتێک ئاوەکە لە قۆرتەلەکە بەخۆر بەهۆی دارەوە بەهۆی ئەو لولەوە دەهات و پەروانەکەی دەکات یاخود پەروانی تۆرباینەکەی ئاشەکەی وەگەڕ دەخست و هەچی پارچە پێکەنێرەکانە کەوا پەیوەندی بە سوڕاندن یاخود بە خولانەوەی ئەو ئاشە هەبووە دەزولایەوە و لە ئەنجامدا برێن گەرمەکە کاتێک بە باڕەشەکە دەهات گەرمەکەی لێرەکرد دەبۆ ئارد و ئادەکەش بەکار دەهات